دوایین ئامادەکاریانەی هەولێرە بۆ ڕوبەڕووبوونەوەی نەفتی میسان لە هەفتەی حەڤدەی خولی نایەبی عێراق. مەشقەکانیانەی هەولێر لە یاریگای دووەمی خۆیەتی و یاریەکەش ڕۆژی چوارشەممە لەسەر یاریگای یانەی دهۆکە بەهۆی ئەو سزای بەسەر هەولێر دانراوە. سوپاس بۆ خوا کەوا گرێبەستم لەگەڵ یانەی هەولێر ئەنجامدا. لەم چەند ڕۆژەی تێپەڕی پەیوەندیم بە مەشقەکانی یانەکەەوە کردووە. بارودۆخەکە بۆ من جیاوازە. یانەی هەولێر ناوێکی گەورەی هەیە و خاوەن مێژووە. خاوەن چوار نازناوە. بەڕاستی شانازیە بۆ ئێمە یاریزان کەوا هەوڵ بۆ ئەو یانەیە بدەین بگەڕێتەوە بۆ گەورەی خۆی سەر لە نوێ. هەموو ئامادەکاریەکانمان کردووە بۆ دڵخۆشکردنی یانەکە و هاندەرانی. بەڕاستی لەلایەنی جەستەی بۆ ئەم یاریە ئامادە نیم، بەڵام پلانی مەشقەکانم دیارە و هەوڵ دەدەم بۆ یاری داهاتوو ئامادە بم. هەولێر لەژێر سەرپەرشتی نیزار مەحروسی ڕاهێنەر دوو یاری ئەنجامداوە و لە هەردوو یاری سەرکەوتنی تۆمار کردووە تاوەکو ئێستا لە گواستنەوەی زستانە دوو یاریزانی هێناوەتە ڕیزەکانی، هەریەکە لە مەڕوان حوسێن و سعد ئەحمەد، بەڵام هیچیان بۆ ئەم یاریە ئامادە نابن. مباراتنا هذه مباراة مهمة جدا وفريق نفط ميسان فريق مجتهد فريق جيد. بێگومان ئەو یاریەمان یاریشی زۆر گرنگە. یانی نەفتی میسان تیپێکی باشی هەیە. یاری بۆ یاری تیپەکەمان ئینشاءالله ئاستی بەرزتر دەبێتەوە. بە دڵنیایی هەموو یاریەک حساباتی خۆی هەیە. لە دەرەوە یاریگای خۆشمان یاری دەکەین بەهۆی ئەو سزایی لەسەرمانە. کارمان بۆ ئەوە کردووە بە ئاستێکی باش دەرکەوین. یاریزانەکان هەمویان دەیانەوێ باش دەرکەون. یانی هەولێر لە کۆی 16 یاریکەوە لەم وەرزەی خولی نایەبی عێراق ئەنجامی داوە. خاوەنی 3 سەرکەوتن و 5 یەکسانی و 8 شکستە و با کۆکردنەوەی 14 خاڵ لە خانەی 15می ڕیزبەندیە. نەفتی میسانیش 2 ڕۆژە لە دهۆکە و مەشقەکانی لەوێ ئەنجام داوە. بە کۆکردنەوەی 19 خاڵ لە پلەی 12 دەبیندرێت. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.